پەرلەمانی هەرێمی کوردستان وەک یەکەم دەستگای شەرعی کوردی دوای یەکەم هەڵبژاردن لە ساڵی 1992 یەکەم جار بوو نێنەرانی خەڵک لە حیزبە سەرکەوتووەکان بە دەنگی جەماوەر لە ژێر سێبەری پەرلەمانێک بۆ قەوارەیەکی نوێ کوو ببنەوە. یەکەم هەنگاوی ئیجماعی کوردی بوو بەرەو قەوارەیەکی تایبەت بە کورد لە کۆتاییەکانی چەرخی بیستەم. یەکەم وێستگە بوو لە گواستنەوەی خەباتی کوردی هاو چەرخ لە خەباتی چەکداری و شۆڕەش و چیا بۆ خەباتی دیموکراسی و مەدەنی و دەستوری و پێکەوە کارکردن لە پێناوخۆ بەڕێوەبردن دوور لە ڕژێمی دەوڵەتی بەعس لەو کاتەدا. پەرلەمان لەو کاتەدا پێناسەیەکی نوێ دەربارەی کورد بەگشتی و کوردستانی باشوور بە تایبەتی پیشانی جیهانی دەرەوەیدا. لەو کاتەدا ئەم پێناسە نوێیە گرنگ بوو بۆ ڕاکێشانی هەست و سوزی نێودەوڵەتی بۆ کورد. وەرچەرخانێکی گەورە بوو لە خەباتی چیاوە بوو خەباتی دیموکراسی و خوبەڕێوەبەری. ئەم پەرلەمانە و کارەکانی وەک دەستگایەکی تەشریعی و دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان و چاودێریکردنی کاری حکوومەت و دەرکردنی یاسا لە هەلومەرجی جودا جودادا ڕۆڵێکی سەرەکی گێڕا بۆ بەردەوامبوونی قەوارەی هەرێمی کوردستان لە 32 ساڵی ڕابردوودا. لە هەمان کاتدا کاری ئەم پەرلەمانە پڕ لە ئاستەنگ و چاڵێنج بوو، بەڵام توانی بەرگە بگرێت و تاوەکو ئێستا بەردەوام بێت. لە ئەڵقەی ئەمڕۆمان بەرنامەی لەسەر و ناکوکیەکانەوە لەگەڵ هەردوو بەڕێزان مامۆستا نیعمەت عەبدوڵڵا ئەندامی یەکەم خۆلی پەرلەمانی هەرێمی کوردستان و سەرۆکی پێشووتری یەکێتی پەرلەمانتارانی کوردستان، هەروەها مامۆستا سیروان کاکایی ئەندامی یەکەم خۆلی پەرلەمانی کوردستان و ئەندامی ئەنجومەنی نیشتیمانی عێراق و ئەندامی خۆلیەکەمی نێنەرانی عێراق و بۆ ماوەی 5 ساڵ ئەندامی پەرلەمانی عەرەبی لە قاهێرە. باس لە گرنگی دەستگای پەرلەمان دەکەین بۆ قەوارەی هەرێمی کوردستان و چەسپاندنی مافی گەلی کورد لە عێراقدا. پێش ئەوە بچینە ناو گفتوگۆکەمان با پێکەوە سەیرێکی ئەم ئینفۆگرافیکە بکەین دەربارەی مێژووی پەرلەمانی کوردستان. پەرلەمانی کوردستان سەنجی یاسا و قەوارەی هەرێمی کوردستان ساڵی 1992 بە بەشداری نزیکەی 1 ملیۆن دەنگدەر یەکەم هەڵبژاردن لە کوردستان ئەنجامدرا. خۆلی یەکەمی پەرلەمانی کوردستان لە 19 پێنجی 1992 تاکو 31 2005 بەردەوام بوو. ئەگەرچی ئەم خولەی پەرلەمانی کوردستان درێژترین خولی پەرلەمان بوو بەهۆی ناسەقامگیری و ململانی سیاسی و شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستان و ئەنجام نەدانی هەڵبژاردنی گشتی نزیکەی 13 ساڵ بەردەوام بوو. بەڵام لە ڕووی دانانی یاساوە زۆرترین یاسای دەرچواندووە. سەرڕای شەڕی ناوخۆ هیچ ساڵێک لەم خولەدا تێنەپەڕیەوە یاسای تێدا دەرنەچوێنرابێت. بە کۆی گشتی 173 یاسای دەرچواندووە. خولی دووەمی پەرلەمانی کوردستان لە بڕواری 31 2005 تاکو 25 حوتی 2009 بەردەوام بوو. ئەم خولەی پەرلەمانی کوردستان تەمەنی نزیکەی 4 ساڵ و نیو بوو. لە ماوەی تەمەنی خۆیدا 89 یاسای دەرچواندووە. خولی سێمی پەرلەمانی کوردستان لە بڕواری 25 حوتی 2009 تاکو 21 نوێی 2013 بەردەوام بوو. خولی سێمی پەرلەمانی کوردستان لە ماوەی 4 ساڵی تەمەنی خۆیدا 75 یاسای دەرچواندووە. خولی چوارەمی پەرلەمانی کوردستان 21 نوێی 2013 تاکو 30 نوێی 2019 بەردەوام بوو. ئەگەرچی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بەهۆی کێشە و ململانی حزبیەوە نزیکەی 2 ساڵ دەرگای دانیشتنی پەرلەمانی کوردستان بەداخراوی مایەوە بە شێوەیەک لە ساڵی 2016 بۆ یەکەم جار لە مێژووی پەرلەمانی کوردستان هیچ یاسایەک دەرنەکرا. بەڵام ئەم خولەی پەرلەمان توانی 33 یاسا دەربکات. خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە بڕواری 30 نوێی 2019 تاکو ئێستا بەردەوامە. گرنگترین کارەکانی خولی پێنجەم یاسای ڕێگری لە زیادەڕۆیی و لابردنی لەسەر زەوی و زاری موڵکی دەوڵەت لە هەرێمی کوردستان، یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم، یاسای پاراستنی بەرهەمە خۆماڵیەکان لە هەرێمی کوردستان، یاسای چەک لە هەرێمی کوردستان. گرنگترین ئەو یاسا و کارانی پەرلەمانی کوردستان ڕۆڵی گەورەی هەبووە، وەک هەڵبژاردنی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ساڵانی 1992 2009 و 2018، دەرکردنی بڕیاری فیدراڵیەت لەسەر داوای سەرۆک بارزانی، هەڵوێستەکانی پەرلەمان لە دژی شەڕی ناوخۆ، دەوری پەرلەمان لە یەکگرتنەوەی هەردوو کابینەی حکوومەتی هەرێم، بەشداری لە نووسینەوەی دەستوری عێراقی فیدراڵ، ئامادەکردنی پرۆژەی دەستوری کوردستان، دەرکردنی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر، ڕۆڵی پەرلەمانی کوردستان لە شەڕی دژی تیرۆرستانی داعش، دەرچواندنی یاسای ڕۆژنامەگەری، یاسای چاکسازی،
ڕۆڵی پەرلەمانی کوردستان لە ئەنجامدانی ڕێفراندۆم، ئەرک و دەسەڵاتەکانی پەرلەمانی کوردستان. پەرلەمانی کوردستان ئەم ئەرک و دەسەڵاتانەی خوارەوەی هەیە: دەرچواندنی یاسا، بڕیاردان لەسەر ڕێکەوتنامە و یەکلاییکردنەوەی کێشەی چارەنووسی گەلی کوردستان و دەستنیشانکردنی پەیوەندی یاسایی لەگەڵ دەسەڵاتی مەڵبەندی، ناولێنانی سەرۆکی وەزیرانی هەرێم و متمانەدان بە ئەنجومەنی وەزیران و کێشانەوەی متمانە لێیان، پەسەندکردنی بودجەی گشتی و نەخشەکێشانی گەشەپێکردن و بڕیار لە سەردانیان، چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردن. بەخێر بێن مامۆستانی بەڕێز، من پێخۆشحاڵم بەرامبەر دوو مامۆستا پڕ لە ئەزمون لەباری پەرلەمانتاری دانیشتم و ئەف گفتوگویە بکەین. ئێستا مامۆستا نیعمەت لە جەناب دەست پێ دەکەین. گرنگی دروستبوونی پەرلەمانی هەرێمی کوردستان یەکسەر پاش ساڵێک یان کەمتر یعنی لە سەرهێلدانی ساڵی 1992 کە 1992 هەڵبژاردن کرا و ئەم پەرلەمانە دروست بوو. گرنگی دروستبوونی پەرلەمان لەو کاتەدا جەنابەت چۆن هەڵدەسەنگێنی؟ زۆر سپاس. لە ڕاستیدا لە دوای ڕاپەڕین پێویست بوو هەرێمی کوردستان، ینی ئەو بەشەی کوردستان کە ڕاپەڕینی تێرە ئەنجام درا پێویست بۆ ڕێک بکرێتەوە، چونکە کەوتبوونە ژێر بارێکی زۆر قرس لەلایەک حکوومەتی مرکزی دام و دەستگاکانی کێشابەوە و ئیمکانیاتی حکومداری و ئەوانە دەبایە ڕێک بخرێ. باشترین و ڕێگا چارەسەرترین شت ئەوە بوو کە دام و دەستگاکانی حکوومەت و ئەوانە زیندی ببنەوە. پێشی ئەوەش کە حکوومەت زیندوو بێتەوە پێویست بوو کە دام و دەستگایکی شەرعی هەبی بۆ ئەوەی شەرعیەت بدا بە هەموو ئەو یاسا و ئەو بڕیارانە و ئەو هەرس و کەوتانەی کە دەکرێت لە کوردستان. بۆیە گرنگێکی زۆر گەورەی هەبوو ئەمە ینی وەچوونە سەر ڕێگایەکی باش بوو، دروست بوو بۆ ئەوەی ئێمە هەوڵ بدەین بتوانین ڕێگای سربەخۆی یان دەتوانین ئەوا بڕێن. ئەمە ڕێگایەک بوو بۆ ڕێگای سربەخۆی ئەگەر بەهاتە باە ئێمە بەردەوام بووینایە بە ڕێک و پێشی و لەسەر ئەو نەهجەی کە ویسترا پەرلەمان دروست بێ و پەرلەمان هەڵبژاردن کرا و پەرلەمان دامەزرا، بەڵام بەداخەوە ئەوە لای هەموو کەس ڕوونە، یعنی بربەس کرا ئەوە ئەژینا دام و دەستگای پەرلەمانی گرنگترین دەستگایە لە هەموو دنیا، نەک لە هەرێمی کوردستان. ئەمە وای کرد کە پەرلەمان هاتەکایە و دروست بوو، لەوێش حکوومەتی لێ دروست دەبێ. ئەو حکوومەت و وەزارەتەکان و دام و دەستگاکانی تر لە دام و دەستگای قەزایی، ئیعلامی و بەڕێوەبەردێن هەمووی هاتە وجود و پەرلەمان پێویست بوو کە بۆ ئەم هەموو دام و دەستگای یاسا دابنێ. ینی کەواتە پەرلەمان بە ئیشی تەشریعی هەستا بەوەی کە بتوانانی یاسا بۆ هەر وەزارەتێک بۆ هەر دام و دەستگایەک دابمەزرێنی. ئەمەش بووە هۆی ئەوەی کە زیاتر سەقامگیری کۆمەڵایەتی ئابووری سیاسی لە هەرێمی کوردستان جێگیر بی. ینی هەنگاوێکی باش دەست پێکرا، دەتوانین بڵێن باشترین هەنگاو بوو کە ئەمە دەست پێکرا. هەرچەند ئەم هەڵبژاردن هەندێک لایەن نەک لە هەندێک کەس پێی وایە پەرەی لێکرا، ڕاستە پەلەی لێکرا، بەڵام پێویست بوو چونکە تۆ هیچ ینی هاتی دام و دەستگایەک نما بوو. هەمووی وەکو چۆن ئێستا عێراق لە دوای ڕوخانی سەدام بۆ بێسەروبەریەک لە کوردستانیش بەو خۆناغەدا تێپەڕی، بەڵام خۆشبەختانە کە پەرلەمان دامەزرا ئەمانە هەموو جێگیر کراوە، ڕاستەڕێ بوو بۆ ئەمە و بۆ هەنگاوێکی باش بۆ ئەوەی کە هەنگاوی باشتریشی لە دوا بنێت. جەنابەت ئەندام بووی ئەو کاتەندامی خۆلی یەکەم بووی، چه ئاستانگ توش بەرامبەر ئێوە دروست بوون بۆ ئیشی پەرلەمانی ئەو کات؟ بەتایبەت ئەگە بزانین بەغدا احتیمالە دژی ئەو هەنگاوە بێت، دەوڵەتەکانی دەور و بەردژی ئەو هەنگاوە بن. جەنابەت لە چی لە بیرت وایە وەک ئاستان کرد توش لەو کاتە بەرامبەر ئیشی ئەو ئاستەنگانە تەمان بەردەوامە. ئەوە هەر لە بیرمانە هەر لە دوای ڕاپەڕین و بەتایبەتی دوای دامەزراندنی پەرلەمان و حکوومەتی هەرێم دەوڵەتە دراوسەکان ئەوانە کۆبوونەوەی خۆیان بەردەوامە کرد کە بینیان لە هەرێمی لە کوردستان و حکوومەت دامەزرا و پەرلەمان هەیە و دام و دەستگای تەشریعی هەیە و وڵاتان و دەرەوە هەموو ئیحتیمامی پێدەدەن و گرنگی پێدەدرێ.
ئەوان کەوتونە خۆ ئەگە ببیرتان بێ هەر 4 دەوڵەت ئێران تورکیا عێراق سووریا کۆبنەوەی وەرزیان دەکرد 3 مانگ جارێک دوایە بووە 6 مانگ جارێک دوایە بووە ساڵێک هەموو ساڵی جارێک کۆبنەوەیان دەکرد دیراسەی ئەم وەزعە کە هاتبووە پێش کە بە مەترسیان دەزانیت لەسەر خۆیان ینی ئەوە شتێکی زۆر گرنگ بوو ینی ئەمە بۆیە ئەم دەوڵەتانە هەموو کەوتنە خۆیان بۆ ئەوەی ئەم قەوارەیە یەکسەر نێتە وجود ینی کە لەدایک بووە ویسان بیمرێنن بەڵام خۆشببختانە هەرچەند ئەم ئاستەنگە گەورانە شاتن بەڵام هەر ڕێگای خۆی گرت مەسەر یەک میسال بۆ بینمەوە بزانە ئێمە کات خۆی کێشێتی پەرلەمانتارانی کوردستان دامەزار جەنابش لە ئەو کات لێ بووی کە ئێمە کۆنگرەمان کردی بووە حەدەسەکی ڕۆژ لە جەزیرە هاتینەوە چەند کەس بەشداری کرد هەموو پیان ئەوە بوو گرنگ بوو خەتەر بوو ینی ئەو یەکێک لە سووریە بوو یەکەشکە لە شوێنشکە بوو و یەکەچیش لە لای خۆمان بوو کاک سەردار هەرشێکە ببیت هات باسی کرد کابرای ئەوەی سووری وتی ئەمە هەڕەشەیەکە لەم دەوڵەتانە اتحادی پەرلەمانی کوردستانی دروست بێ کەواتە پەرلەمانی کوردستان دروست بێ دەبیت ئەوان بە هەرەشەیەش تێ بگەن و هەروە حکوومەت و دام و دەستگاکان هەمواتن ینی بەڕاستی زوو ویسیان ئەم دام و دەستگایە ینی لە پەلوپۆی بکەن بەڵام بە هەر حاڵ ینی هەتاکو ئێستاش زیندووە مامۆستا سیروان لەو ماوە ینی پەرلەمان لەو هەرو مەرجەکە پەرلەمان تێدا دروست بوو جەنابەت دەبینی کە کورتوانی وەک عەرەبی فەرز الأمر الواقع بیکەن لەگەڵ ئەوەی کە ئەو دەوڵەتانە نەڕازین چۆن توانیتان لەو کاتە ینی ئەو هەنگەوە بنن بەڵێ زۆر سپاس لە ڕاستیە گەر بگەڕێنەوە بۆ ئەو مێژووە دەبێ باسی هەلومەرجی سیاسی ئەو وەختە و نێودەوڵەتی و هەرێمایەتی ئەو وەختە بکەین جەنابتان دەزان ئەو کاتە کە شەڕی دووەمی کەنداو بوو و لە کوردستانیش ڕاپەڕین دروست بوو کۆڕەوەکە بە شوێنە هات ئەو کۆڕەوە سەرەتای مەوزوعەکە بوو سەرەتای بابەتەکە بوو کە گەلی کوردستان دامودە ینی حکوومەتی بەعسی بە تەواوی ڕەت کردەوە کە ئەو حاڵەتە دروست بوو بڕیاری 688 هاتە ئاراوە دروستبوونی بڕیاری 688 کە دژی سەرکوتکردنی کورد بوو و دەبوایە ڕێگاکان بکرێتەوە بۆ هاوکاریکردنی گەلی کوردستانەوەوانە ئەمە وای کرد ناوچەی ئارام دروست ببێ کە ناوچەی ئارام دروست بوو بە ئەمری واقع دروستبوونی ناوچەی ئارام وە کشانەوەی دام و دەستگاکانی حکوومەتی مرکزی ئەمانە هەمووی هەلومەرجێکی زۆر لەباری گونجاو بوو ینی زەمینەیەکی سازی کە تۆ کەوتیتە ئەمنیەتێکەوە ئەمنیەتێکی نێودەوڵەتی یەکەم جاریش بوو بڕیارێکی نێودەوڵەتی گرنگ وەکو بڕیاری 688 دەربچێ لە مەسەلەی تەدەخولی ئینسانی مقابل بە سیادەی دەوڵەتێک ینی سیادەی دەوڵەت وەستا بەرامبەر بەوە تەدەخولی ئینسانی لەوە ینی ئەتوانم بڵێم ئەوە گۆڕانکاریێکی زۆر گرنگیش بوو لە فقهی نێودەوڵەتی بۆ چۆنیەتی تەعاملکردن لەگەڵ ئەو ملەتانەی ژێردەست و کە خاوەن دەوڵەت نین و خاوەنکیان نین بەرامبەر بە سیادەی دەوڵەتێک کە دەوڵەتەکە سەرکوتی ئەو هاوڵاتیانە دەکات ئەو هەلومەرجە وای کرد کە زروفێکی وای خۆڵقان گەلی کوردستان ئیتر توانی خۆی ڕابگرێ لەسەر پێی خۆی و بیریشمان نەچێ بەرەی کوردستانی ئەو وەختە سەرکردایەتی سیاسی گەلی کوردستانی دەکرد باشترین قۆناغ بوو کاتێک کە دەوایری حکوومەتیش کشایەوە باشترین قۆناغ بوو کە تۆ لە قۆناغی شۆڕژگێڕیەوە قۆناغە بگوێزیتەوە بۆ قۆناغی دەوڵەتداری و یاسا و دەستور و ئەم تەشکیلاتی حکوومەتیە بۆیە هەلو مەرجە نێودەوڵەتەکە زۆر یارمەتی دەربوو کە ئەو هەڵبژاردنەکرا لە کوردستانەوە خۆشبەختانە هەڵبژاردنێکی باش بوو و سەرنجام پەرلەمانی کوردستانی لێکەوتەوە و پەرلەمانی شتوانی حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکات تا ئەو کاتە مامۆستا 92 کورد هیچ ئەزمونێکی پەرلەمانی نەبوو ئێستا یعنی لە نشکێکە دەتوانین بڵین چێ ناو ئەزمونێکی پەرلەمانی و دەرکردنی یاسا و دامەزاندنی حکوومەت ینی ئێوە وەک ئەندام پەرلەمان ئەو خۆلە ینی شەکە چۆن بوو ینی ئاسان بوو لای ئێوە زەحمەت بوو خۆی هەموو شتێک بە هەنگاوی یەکەم دەست پێ دەکات
معلوم ئەو وەختە کۆمەڵێک خەڵکی پسپۆر و شارەزا و لێهاتوو نخبەی یەکەمی تقریبن ئەو ئەحزابە سیاسیانە لە خەڵکی شارەزا و پسپۆری بواری یاسایی و سیاسی و ئەوانە هاتن ئەندامی پەرلەمان بوون بە کەڵک وەرگرتن لە ئەو ئەزمونەی کەوا میلەتانیش هەیەە لە چۆنیەتی بەڕێوەبردننی دەوڵات دراسەکردنی ئەو دەوڵەتانە دەستورەکانیان پەرلەمانەکانیان چۆن ئیشەکرێ چۆن ئیش ناکرێ هەموو ئەمانە کۆکرانەوە وردە وردە بەو خبراتانەی پسپۆرەکانی خۆمان لە بواری یاسا و سیاست و ئابووریدا وردە وردە هەنگاونراوە سەرکەوتوو بوون وتوانیان ئەو تەجروبەیە ببەنە پێشەوە و ئێستا ئەتوانم بڵێم لە دوای ئەو ئەزمونە درو درێژە ئێمە ئەزمونێکی زۆر گەورەمان پەیدا کردووە ئێستا ئەتوانم من بە قەناعەتەوە ئەتوانم بڵێم ئەو ئەزمونەی کەوا لە کوردستاندا هەیە لە بواری پەرلەمانی و حکومڕانیدا ئەزمونێکی زۆر پێشکەوتوو و گەورەیە. مامۆستا نیعمەت لەو قۆناغا ینی ڕووداوە نەخوازوەرەوەکان ڕوویدا یەکێک لەوانە شەڕی براکوژی شەڕی براکوژی چی کاریگەری لە ئەدای پەرلەمان لەو کاتە کردیان دەتوانین بارەنگێکی تر پرسیار بکەین پەرلەمان چۆن توانی بەردەوامی بە کارەکانی خۆ بدەت لەگەڵ ئەوە ینی شەڕی براکوژی هەیە خۆی لە دەستپێشی شەڕی براکوژی کە لە 1940 بوو طبعاً پەرلەمانیش لە 1992 دامەزرا ئەنی 2 ساڵی یەکەم ئەندامانی پەرلەمان و پەرلەمانتاران و دەستگای پەرلەمان و حکومەت و ینی دام و دەستگاکان بەڕاستی هەنگاوی زۆر باشیان دەنا ینی بەرەو موسەساتی دامەزراوەی دەڕۆشتن بەرەو ئەوەی کە بتوانن خزمەتێکی گەورەی ئەو ملەتەی بکەن چونکە ملەتێک کە ئابل و قەدرا بوو لە زۆر لایەنی لە هەموو لایەکان ینی ئیمکانیاتی کەم بوو و ینی یارمەتی وانە بوو ئەو کاتیش هەتا ئەو مەوادی غزایی کە هەبوو ئەوش ئەو کات نەبوو بەڵام خۆشبەختانە هەموو دام و دەستگاکان مامۆستایان تەندروستی یاساناس ئابووری ناز سیاسی هەموو خۆیان تەرخان کرد ینی هاوبەش بوون پێکەوە لەگەڵ پەرلەمان و حکومەت بۆ ئەوەی ئەم ئەزمونە بە باشی بەڕێو بچی یان لانی کەم ینی بتوانن بەڕێوە بن ینی ئەوە زۆر باش بە ئەو کاتی بەڵام بەداخەوە کە ئەو شەڕە پەیدا بوو ئەو شەڕە نەگریسە پەیدا بوو ینی طبعاً پەرلەمان و حکومەتیش ینی تووشی شۆک بوو بەڕاستی هەموو خەڵک ینی خەڵکی کوردستان تووشی شێک بوو لەسەر ئەو بابەتە کەواتە کاریگەری زۆری هەبوو لەسەر پەرلەمانیش و کاریگەری هەبوو لەسەر حکومەتیش ینی سەرنجام دی بینیمانە پەرلەمان چی بەسەر هات و حکومەت بووە دوو حکومەت و پەرلەمان هەموو ئەندامانی ئەوەی فراکسۆنی کەسێک و فراکسۆنی زارد ئەوانە هەنی ئیتر وەزعشی زۆر نالەبار بوو بەڕاستی هەرچەند مەسەلە دام و دەستگاکان ینی ئیشی کردەوە ینی بەڵام هەڵویستی پەرلەمان ئەکە بخوێنی هەر هەڵویستەکە زۆر ئیجابی بوو ینی بۆ ڕاگررتنی شەڕ بۆ بەڵێ ئاخەودەمێ باس ئەوە بکەم بڵێ ینی لە دەست پێشی شەڕش چەندین جار ئەندامان پێکات لەژنە پێکات بچن بۆ ئەوەی ئەم چارەسەری شەڕ بکەن و ئاشتی بەرقرار بێ و دەچونە جەبهەکانی شەڕ و ینی هەموو هەوڵێکیاندا هەتا سەتوی چەند ڕۆژ ئەوە 101 ڕۆژ لە پەرلەمان هەموو ینی مانیا گرت بوو ینی ئەمە هەلوەسە بوو بەڵام ینی ئیشەکە کە هۆکارەکە زۆر لەوان گەورەتر بوو لە پەرلەمان و لە پەرلەمانتاران هەنی بەڕاستی دەرحەق نەداهاتن ئیتر هەتا ئەوەی لێ هات کە بۆ دوو پارچە ینی کاریگەری زۆر خراپی هەبوو و هەتا ئێستاش کاریگەری هەیە چونکە ئێستا دوای ئەو هەموو 30 ساڵ ئەوە لە پەرلەمان و لە حکومەت ئێمە دەبایە ئەزمونێکی زۆر باشمان هەبوایە بەڵام ڕاستە ئەزموو ئێستا بەقەدر خۆمان و ئەوانە زۆر باش ڕۆیشتووە بەڵام دەبینین ینی پاشەکشە دەبیدەن بەس ئێستا هەموو کەسێک تەمەشای خۆڵەکانی پەرلەمان بکە خۆلی یەکەم و دووەم و سێم و چوارەم و پێنجەم ئێمە تۆزێک دەی بە شەفافێت قسە بکەین ینی ئەمە وەک خۆی نییە ینی بەڕاستی خەڵک گلەی دەکا لە هەموو دام و دەستگاکان ئێستا پەرلەمان دەبایە خەڵک لە ئێمە فێربی ئێستا دەبینی وەزعی پەرلەمان چۆنە خولی چوارەم هەردوو ساڵ هەر وەکو داخرا ئەو پرسیارێک لێر بکەن لە مامۆستا سیروان ینی پەرلەمانی کوردستان توانیە ینی ببێتە
چەترێک بوو چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکان نێوان حزبەکان یان بووە بەشێک لە ئەوش بووە بەشێک لە ئاریشە بووە بەشێک لە ناکۆکی لە هەندێک جەمە لە خۆلەکان یەکەم بزانم ڕۆلی پەرلەمان باش بوو بەڵام یعنی قۆناغ بە قۆناغ یان خۆل بخۆل بینیمان ئەو ڕۆلە پەرلەمان ناتوانیت بگێڕیت کە زاڵ ببیت لەسەر کێشەکان نێوان حزبەکان. بەڵێ خۆی من حەز دەکەم تەوزیحی ترش بدەم لەسەر قسەکانی کاک نیعمەت ینی ئەو پرسیارەی جەنابەت ینی کاتێک کە شەڕی ناوخۆ با بڵێن دەستی پێکرد پەرلەمانی کوردستان کاردانەوەیکی گەورەی هەبوو پەرلەمانی کوردستان دەستەوەستان نەوەستا بەڕاستی ینی یەکێک لەو شتانەی کەوا بۆ پەرلەمانی کوردستان و خولی یەکەم تۆمار دەکرێت لە مێژوودا 59 پەرلەمانتار بۆ ماوەی 101 ڕۆژ لە بینایی پەرلەمان مانیان گرت کە ئەوە ینی بۆ خۆی تاقیکردنەوەیکی زۆر گەورە بوو لە 23 دوانزەی 94 ڕێک 23 دوانزەی 94 ئێمە داخلی هۆڵی پەناگیری بووین و 59 ڕۆژ ئێمە لە با بڵین 101 ڕۆژ ئێمە 59 پەرلەمانتار لە ناو بینایی پەرلەمان ماینەوە و محاولاتێکی زۆر جددی کرا بۆ ئەوەی کەوا ئەم وەزعە کۆنتترۆل بکرێت جیالەوە کە ئەندامانی پەرلەمان چوونە بەرەکانی شەڕ و لە هەندێک جێگاش خەریک بوو هەندێک لە ینی هەندێکمان بەر بکەوین لە تەقە لە بینی هەردوو لا ینی ئێمە ئەو تاقیکردنەوە تەجروبەشمان هەبووە من خۆم لەگەڵ کۆمەڵێک لەو برادرە پەرلەمانتارانە لە ڕێگەی بینی هەڵەبجە و سەیسادە خەریک بوو هەر ئەو کێشەی کە لەنێوان پێشمەرگەی هەردوو حزب هەیە ئەو کێشە لەناو پەرلەمان ئەندامانی پەرلەمان نەبوو ئەو کاتە ینی توانین پەرلەمان ئەو وەختە ڕۆڵێکی میانگیری زۆر بە تەواوی ئەگەڕا بۆ ئەوەی کەوا ئەو بارودۆخە کۆنتترۆل بکات ئەو بارودۆخە خاو بکاتەوە زۆر محاولاتێکی زۆر جددی کرد بۆی ئەو هەم قەبارەکە بمێنێ وەکو پەرلەمان و هەمیش ئەو بارودۆخە خاو بکاتەوە هەر ئەگەر چی مەسەلەن شەڕی ناوخۆ پەرەیسەند لە 95 تر بە یەکجا پەرەیسەند و بە تەواوی شەڕەکە گەورە بووەوە و فراکسیۆنی زەرد با بڵێن بە تەواوی لە ناو هەولێریش نەما پارتیش با بڵێن ناو هەولێر نەما بەڵام لەگەڵ ئەوەشە پەرلەمان ڕۆڵێکی زۆر گەورەی بینی بە ئەندامەکانیەوە نەیهێشت قەوارەکە لە بین بچێەوە توانی تەمەنی خۆی درێژ بکاتەوە و کۆبنەوەیکی زۆر گرنگ کرا لە 27 مانگی 95 بوو وابزانم لە 95 27 5 95 لە دارەبەند کۆبنەوەیە کرا و تەمدیدی تەمەنی پەرلەمان ئەو درێژکردنی ئەمری پەرلەمان خاڵێکی ئیجابی بوو ئەرێنی بوو بەتەسەووری ئێمە خاڵێکی زۆر ئیجابی بوو زۆر گرنگ بوو چونکە ئەگەر ئەوەت لە دەست بدابایەت و هەموو شتێکت لە دەستدا بوو شەڕ بوو حکوومەت بووە ینی حکوومەت تقریبا بووە دوو پارچە و مەشکوکیەتیش گومانیش خراپبووە سەر حکوومەتەوەوانە تۆ ئەگەر پەرلەمانەکەت لە دەست بدایە قەوارەکەت لە دەست بدایە شەرعیەتی ملەتەکەت لە دەست دەدا ینی پەرلەمانەکە دەنگی ملەتەکە بوو دەبوایە تۆ ئەوە بکەیت و فعلەن پەرلەمان توانی بۆ 3 قۆناغ 3 جار توانی ئەو شتە بکە لەو 27 لە دارەبەند کرا لە 6 لە وابزانم لە مەلا ئۆمەر کرا لە ئاخر جاریش لە مزگەوتی گەورەی شەقڵاوە ئەم درێژکردنەوانە کرا و پەرلەمان توانی قەوارەکە بپارێزێت و بمێنێتەوە و هەوڵەکانیش بەردەوام بوون تاوەکو جارێکی تر ئەو بارودۆخە خاو کرایەوە تەمان گەیشتە ئەوەی کەوا تدەخلی نێودەوڵەتی کرا و کۆتایی پێهات بەوەی کەوا ئەمریکاش تدەخلی کرد لەو مۆزوعە و خۆی ڕاستە مەسەلەن ئێستا زۆر کەس لەوانەیە باز بکە دەبایە پەرلەمان نەمینێ و باسی ئەوە دەکەن ینی بەڕاستی باشترین ئیش کە کرا مانەوەی پەرلەمان بوو چونکە مانەوەی پەرلەمان کە حکوومەتی عێراق ڕووخا و سەدام حوسێن ڕووخا و ئەو پرۆسەی هاتە گۆڕێ دەستوری عێراق هاتە گۆڕێ ئەو ئەگەر بەهاتە بێ ئێمە پەرلەمانمان نەبا بواە ئەو دەستوری عێراق باسی لە پەرلەمان نەدەکرد باسی لە حکوومەتی هەرێم نەدەکرد باسی لەو هەموو مافە دەستوریانێک کە ئێستا لەناو دەستوری عێراقدا هەیە نەدەکرا یعنی ئەمە خازانجێکی ئەوەی باش بوو ئەگەر
هیچی نەبی وەکو دەرێ بەڵام مانەوەی پەرلەمانی کوردستان ئەمەی بەخشی ینی ئەم چاکەی بەخشیکەوە بتوانانی قواری هەرێمی کوردستان تەثبیت بکرێ ناو دەستوری عراق. خاڵێکی ینی زۆر بەرچاو لەو خۆلی یەکەمی پەرلەمان هەردوو حزبی سەرەکی کوردستان پارتی و ئێکەتی باشترین کەسەکانی خۆیان سیاسەتمەدارەکانی خۆیان ئەوانی کە زۆر بەناوبانگن زۆر ڕۆڵێکی مێژوویان هەیە ئەندام پەرلەمان بوون. وا بزانم خۆلەکانی تری پەرلەمان ئەو دیاردەیە کەس بوو ینی ئەو کەسە کاریگەرەکانی ناو حزبەکان لە سەرکردایەتی حزب لە سیاسەتمەداری لە هەردوو حزبەکان ینی لە ناو پەرلەمان نەمان ینی کەسانی نوێ ینی وا بزانین هەندێک جار نازانین کە دەتوانن تەمسیلی ینی حزبەکانی خوب بکەن یان هێزی قیادەی حزبی خو بێنە ناو پەرلەمان ئەوەک پرسیارێکە ئەمە جەنابتان چۆن تەماشای ئەو خاڵە دەکەن؟ ئەمە خارشی زۆر گرنگە بەڕاستی ئەمە چاوەڕێەوە مەکرد ئەو پرسیارێ بکەیان بە خۆم باز بکەم. چونکە پەرلەمان چۆن دێتن ینی ئێمە خەلەرمان هەیە لە دامەزراندنی پەرلەمان لە موسساتی پەرلەمان خۆی بەچ دەوێت بە کارا دەوێت بە ئەندامەکانی ئەو ئەندامانە چێ هەری دەبژێری مەسەلا حزب هەری دەبژێری پێویستە حزب باشترین کادری خۆی بێتە ناو پەرلەمان و خەڵکیش بە باشترین کادر دەنگ بدا بۆیە ینی ئەو مالەوەی پەرلەمان و ئەوانە ینی بەکارا دەوی بەوەی بە ئەندامی باش بێ خولی یەکەمی پەرلەمان هەردوو حزب بە تایبەتی مەسەلەن وەکو یەشێتی باز بکەم خەڵکێکی یەکزار زۆری قیادەی یەشێتی ناو پەرلەمان بوون ئەندامانی مەکتەبی سیاسی ئەو هەمووی ینی بەڕاستی ناوی پارتیش جەماعەتێکی باشە بوو کۆمەرەی باشە بوو بەڵام ئەمانە دەیانتوانی دەور ببینن دەیانتوانی پێکەوە تەفاهم بکەن دەیانتوانی لەوێ چارەسەری کێشەکان بکەن بەڵام لە خولەکانی لە دوای دووش باش بوو لە دوای سێ ئیتر 4 و 5 و ئەوانە ئەمە ینی وەکو ئەوەی دەرگایان کردەوە ڕێزم هەیە بۆ ئەندام پەرلەمان و ئەوانەش ینی بەڵام دەرگا کراوە هەموو کەسێک توانی بێتە پەرلەمان ڕاستە هەموو کەسێک دەتوانانی بەڵام ئەدای پەرلەمان چۆن دەبێ ئەوە ئەمە تەسحێ نابی قوربانی ئەدای پەرلەمان بێتە قوربانی ینی ئەو کەسانە بۆیە باشترین شت ئەوەیە خەڵکانی باش بێن وەکو بەغدا ئێستا دەبین لە بەغدا دائیمەن سەرۆشی حیزبەکان مەکتەب سیاسیەکان ئەوانەی کار بەدەستن ئەوانەی بڕیار بەدەستن بێن بەزە تو بە تەلەفۆنات نابی لە پەرلەمانی کوردستان ئێمە کابرا بستە دەرێ و تەلەفۆن بکە بۆ قیادەی خۆی و چی بکەی چی نەکەی تۆ هاتی نوێنەری دەبی نوێنەری ڕاستەقینەبی خۆت بڕیار بدەی و ینی ئەم بابەتانەوە چۆنێتی ئەندام هەڵبژاردن و ئیشکردن ناو پەرلەمان ئەمە خەمێکی گەورەیە دەبی زۆر قسەی لەسەر بکرێت. مامۆستا سیروان جەنابەت خبرەیەکی زۆر باشت هەیە ینی تو ئەندامی خۆلی یەکەم بووی پەرلەمانی کوردستان دوای ئەندامی ئەنجومەنی نیشتیمانی کۆمەڵی نیشتیمانی پاش ڕزگارکردنی عێراق دروست بوو ئەندام بووی لەوێ پاش بووە ئەندامی خۆلی یەکەمی ئەنجومەنی نێنەرانی عێراق و ئەندامی پەرلەمانی عەرەبیش بووی 5 ساڵ بزانم ئەو کات لەگەڵ پەرلەمانی عێراق لەگەڵ ینی لە قاهرە ینی ئێستا هەندێک وا تەسەور دەکەن کە حالەتێکی تەندروستە ئەو ناکۆکیانە لە ناو پەرلەمان هەبی دژی یەکتر شەڕ لەگەل یەکتر یعنی فرێدانی بوکس لە یەکتر بدەن و بەس ینی لە هەندێک پەرلەمانی جیهان هەیە ئەو شتە دەبینین ینی ئاگامان لێیە بەڵام نەشەرتە لە هەموو جێگا شوا بیت لە هەندێک پەرلەمانی جیهانی پێشکەوت وان نییە جەنابەت ئەو دیاردەیە بە باشی دەزانی یان دیاردێکی بۆ ئێمە ناگونجێت بۆ هەرێمی کوردستان قەوارەیەکی لە ئەگەر تەماشای خۆمان بکەین ینی جوغرافیا دژی ئێمەیە دەوروبەر دژی ئێمەن خەڵکی دەوروبەر ئێمە حەز ناکەن ئێمە بەردەوام بین ئێمە خوشمان بین ینی شەڕی دەستگاکانی خۆمان بکەین ئەوە دیاردێت و چۆن دەماشە دەکەین وڵاهی من حەز دەکەم ینی باسی شتێکت بۆ بکەم کە کرۆکی ئیشی پەرلەمانتارە کرۆکی ئیشی پەرلەمانتار ینی من لەگەڵ ڕێزم بۆ ئەندامی پەرلەمان و چۆن ئێستا چ دەکەن و چ ناکەن حەزەکەم هەندێشت جیاکەینەوە لە یەکتر ینی ئەندامی پەرلەمان نا ڕاگەیەندکارە نە ڕۆژنامە نووسە لەگەڵ ئەوەی کەوا ڕاگەیەندکار و ڕۆژنامە نووس و ئەوانە کەسایەتی تایبەتمەندی خۆیان هەیە
و ڕێزی تایبەتمەندی خۆیان یاوان ئیشی خۆیان جیاوازە ئەندامی پەرلەمان ئیشی ئەندامی پەرلەمان ئەو ئیشانە نییە بەڕاستی بێتە سەر یەکسەر بۆ ڕاگەیاندن و بە تەلەفۆن و باسی شتێک بکە هێشتا دروست نەبووە تەسریحاتی بەردەوام یەک لەسەر یەک ئامادەکردن بوو شار پێش بێتەژورەوە پێشەوە پاشان شرط نییە ینی هەر ئەندامێکی پەرلەمان سیاسیکی باشە مەرج نییە ینی تۆ ئەندامی پەرلەمانی یان سیاسیکی باشی سەر لە سیاسەتیش دەردەکەی بێ قسە بکەی لەو بارە ئیشی ئەندامی پەرلەمان و حتا مەرجیش نییە کە ئەندامێکی پەرلەمان لەناو قاعی پەرلەمانە قسەیەکی زۆر دەکات وا دەزانی پەرلەمانتارێکی باشە شرط نییە یعنی ئیشی ئەندامی پەرلەمان لە سێ جێگایە لە سێ مەوقعە دەبێ ئیشی خۆی بکات یەکەم مەوقعی لەناو فراکسیۆنەکەیەتی فراکسیۆنی ئەو حزبە لەوێ تەوجیهاتی حزبەکەی مەکتەبی سیاسی سیاسەتەکەی لەوێ لەناو فراکسیۆنەکەی هەمووی مناقەشە دەکرێت باز دەکرێت و تەوجیه دەکرێت و ئەندامە بۆ چۆنیەتی ئاراستەی قسەکانیان چ دەکەن چ ناکەن چۆن هەڵوێز دەکەن ئەوە دەبێت ڕۆڵی خۆی ببینێ لە ناو فراکسیۆنەکەی خۆیە ئەوە لە پشتی پەردەوەیە نایەتە سەر شاشە لەوە گرنگتر ئەندامی پەرلەمان دێت لە ئەو لیژنەی کەوا ئەندامە تێیدا لە ناو لیژنەکەی کەوا ئەندامە تێیدا دەبێت لە ناو لیژنەکە ڕۆڵی خۆی بگێڕێ بۆ نمونە ئەندامە لە لیژنەی یاسا باڵێ دەبێت لەوێ بچێت دانیشە لە کۆبنەوەکانی لیژنەی یاسا و ڕۆڵ بگێڕێ لە داڕشتنی یاساکە یا لە ئەندامە لە لیژنەی باڵین ناوخۆ یا لە هی پێشمەرگە لەوێ دەبێت بچێت ڕۆڵی خۆی بێ ئەمانە هیچ کامیان لە دەرناکەوێت لە شاشەوە نایبینی ئەمە ئیشکردنە آخر شت کام شتانە کە تەواو دەبێ ئەم مەسەلانە کە تەواو دەبێ مناقەشە لە فراکسیۆنە دوایە وسا مناقەشە لە لیژنەکە و کاتێکە پرۆژەیەکی یاسا دێ لە حکوومەتەوە تەوجی دەکرێت بۆ لیژنەی تایبەتمەند و دەچێتە لیژنەی یاسایی بۆ سیاغە و داڕشن کە دێتە ناو پەرلەمانەوە ئیتر تۆ لەوێ مناقەشات هەمووی تەواو بووە لە مەساتی ئەخیرە دەی لە کۆبنەوەی پەرلەمانە ئیتر تەنها دەنگدانە موجب نییە کە تۆ شۆیەک بکەی بابەتێک دروستکەی قەڵەباڵغەیەک دروستکەی لە ناو پەرلەمانە لە وەختی ئێمە بابەتێک هەبوو پیان دەوت تازە بابەت تازە بابەتمان هەبوو تازە بابەت ئەحداسی ڕۆژ بوو شتێکی تازە ڕووی دەدا تازە بابەت هەبوو مەسەرەن سەرۆکی فراکسیۆنێک بابەتەکەی تەرح دەکرد دەیوت تازە بابەتی ئەمڕۆ ئەمەیە مناقەشەیەک دەکرا لەسەری مجمەلی عامی مۆزوعەکان لەبەرەوە ئیشی ئەندامی پەرلەمان لە ناو لیژنەکانیەتی دەبێ بچێت لە لیژنەکانی خۆی ئیش بکات و پەرلەمان دامەزراوەیەکی زۆر زۆر گرنگە ئەوە نییە ینی تۆ بێ هەرچیت هەیە و نییە بێ هەموو ڕۆژێک باسی بکەی لە ڕاگەیاندن مامۆستا نیعمەت ئێوە وەک ئێکەتی پەرلەمانتارانی کوردستان دامەزرا لە پاش چەند ینی ساڵێک 2007 دامەزرا ئەو ئێکەتی پەرلەمانتاری توانی ڕۆلی خوب بێنێتن بوو بەرەو پێشبردننی ئەدای پەرلەمانتارانی کورد چ لە هەولێر چ لە کوردستان چ لە بەغاویتن بەڵێ کە یەشێتی پەرلەمانتارانی کوردستان دامەزرا ئێمە داوای دووشتمان کرد یەکەم ئەو لە یاساکەشدا هەیە ئەمە بە یاسا دامەزراوە یەشێتی پەرلەمانتارێک کوردستان وەنیە بە بەیانێگیان بە کتابێکی ڕسمی بی پەرلەمان یاسای بۆ داناوە لە بەرگەی لە مادەی خۆی داهاتووە پێویستە کە پرۆژەیەک خوێندنەوە یەکەمی بۆ دەکرێت بنێ لێرەتە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان فعلان پێشتر لە خولی دووەم دەهات ینی ئەو یاسا ئەو پرۆژانە دەهات ئێمە لە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان لەژنەی یاسایی کەسانی سیاسی و ئابووری ناس هەموو کۆ دەبووینەوە یەکێک ئەو مادەمان تاوتێ دەکردووە بۆ پەرلەمانمان دەناردەوە سوودیان لێ وەردەگرت ئەوە دەگەڕێتەوە سەر خۆیان بەڵام ئەوەکو لە یاساکەدا هاتوو دەبای ئێمە هاوکار بین لەگەر پەرلەمانی کوردستان بۆ سەبارەت بە تێپەڕاندنی ئەو پرۆژە یاسانەی کە دێ دووەم ئێمە زۆر جار داوامان کردووە کە دەستپێشی هەر خولێکی پەرلەمان کە دێ لە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان ئامادەیە نووسراومان کردو ئامادەیە بێ خۆرێک بکاتەوە بۆ ئەوەی فێری ئەنی ئەتەکێتی پەرلەمانی و ئەدای پەرلەمانی چۆنە و ئیشەکان چۆن دەبێ چکە ئەندام کە تازە دە هیچ زانیارێکی نییە هیچ معلوماتی نییە بەڵام بەداخەوە هیچ ئەنی ئەو ئیستیزابە نەبووە لە پەرلەمان ینی و هەروە خاڵێکی کەژ ئێمە خۆ دەزانی ئەوانەی کە بوونە ئەندامی پەرلەمان هەروان نەبووینەوە بەلاژ لەو گۆڕیەوە هەر بژێدراینە سەبەبێک لە سەبەبەکان بە اختصاسێک بە شتێکی کە سوودی لێوەردەگری بۆیە هێناویانە ئێمە داوامان کرد کە ئێمە وەکو ڕاوێژکار حساب بکەن
بەخۆ بەخش لە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان نەک بێن مەسەن ئێستا هەفتا ڕاوشکار هەیە و کە هیچ ئیشی ئەو ڕاوشکارش خۆتان دەزانوا چۆنەوە نیە ئێمە دەماتوانی ئەو ڕۆڵەش ببینین بەڵام ئەوەش ناکەنی هاوکارێکی ئەو تۆ بەرەبەرە لە نێوان یەکێتی پەرلەمانتارانی کوردستان پەرلەمانی کوردستان یعنی زۆر لاواز بووە. مامۆستا سیروان لە پاش 2003 ئیشی پەرلەمانی لە بەغاش هاتە سەر ینی کورد بەشداریەکی کارا هەبوو چ لە کومەڵە نیشتیمانی چ لە ئەنجومەی نێنەران بەڵام هەندێک جار دەبینین ینی هەندێک بابەت یان هەندێک چالاکی ینی هەندێک لایەنەکانی کورد مەثەڵەن جێگاکە پەرلەمانی کوردستانە بەڵام دەبەنە پەرلەمانی عێراق چارەسەری هەندێک کێشەکان احتیمالە لە جێگاکە لە پەرلەمانی کوردستانە بەڵام ینی ئەم دەگوازنا بۆ پەرلەمانی عێراق ڕۆلی کورد جەنابەت لە خلالی تەجروبەی جەنابەت چۆن دەبینی لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەی نێنەرانی عێراق ئەبێت چۆن بیت پەرلەمانتاری کورد لە ئەنجومەی نێنەرانی عێراق ینی خۆ زۆر ڕوون و ئاشکرایە ئێمە لە کوردستاندا بە شوێن ئەوەین کەوا ئەم گەلەی خۆمان بگەینین بە ئامانجەکانی بۆیە تۆ لە ناو ئەم وەزعی کە تێیدای لەگەڵ بەغدایە ئەکید ململانێ هەیە شاراوە نییە ئەم ململانەیە کە ئێمە هەمانە لەگەڵ بەغدایە و شاراوەش نییە ئەو عەقلیەتی کەوا لە بەغدایە هەیە ئەو عەقلیەتی کە ئێستا لە بەغدایە هەیە و لە پشتی پەردەوەیە کە پێی دەوترێ الدەولە العەمیقە لە پشتی حکوومەتیشەوە ئەو شتە هەیە ئەو بۆچوونە هەیە هەموو کاتێک هەوڵیەوادا کە تۆ بچووک بکاتەوە هەوڵیەوادا تۆ دەستکەوتەکانی تۆ لەبار بەرێ خۆشتان دەبینن لەم فترەی ئەخیرە بزانە بۆ نمونە دادگای فێدرالی بوو بە داردەستێک بۆ سەرکوتکردنی داخوازیەکانی گەلی کوردستان مەفروزە یعنی ئەندامی پەرلەمانی ئێمە کاتێک کە لە بەغدا ئیش دەکا لەسەر یەک منبەرێک هەموو پێکەوە هەندێک شت هەیە شتی نیشتیمانی و نەتەوەیین ئەو هێڵە سوورانە نابێت بەزێنی ینی بەزاندنی هێڵی سووری نیشتیمانی و نەتەوایەتی لە پێناوی بابەتێک یا بەرژەوەندیەکدا من وا دەزانم ئەمە کارێکی زۆر خراپە و خەتایەکی زۆر گەورەیە دەکرێت بەرامبەر بە گەلی کوردستان هەرچیمان هەیە ئێمە لێرە فەرمەوە پەرلەمانی کوردستان هەیە با لە پەرلەمانی کوردستان ئەو مناقەشاتانە بکرێ یەکلا بکرێتەوە بەڵام ئێمە لە بەغدا دەبێت لەسەر یەک منبەر بین ئەوەش لە بیرمان نەچێ ئێمە تا خولی یەکەمی پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە خولی یەکەمە هەماهەنگیەکی زۆر زۆر باش بوو یعنی ئەلەوێ هاوپەیمانی کوردستانی ڕۆڵێکی زۆر باش گەورەی گێڕا توانی بە یەکگرتوویی بە یەکدەنگی بتوانێت ئەو قۆناغا بەرێتە سەرەوە بەڵام بەداخەوە لە قۆناغەکانی تردا ئێستا دەبینین وەزعەکە گۆڕە مامۆستا نیعمەت ئێکەتی پەرلەمانتاران دەتوانیت ڕۆلی خۆ بگێڕێتن بوو ینی بەرەو پێشبردننی ئەدای پەرلەمانتارانی کورد یان دەرکردنی شتێک بڵێن میثاقێکی وەتانی یعنی میثاقێکی شەرەف مەثەڵەن بڵێن کە هەر کەسێک بیتە ئەندام پەرلەمان چ لە پەرلەمانی ئەرێمی کوردستان بیت یان چ کوردێک بیت لە بۆ پەرلەمانی بەغدا کە لەسەر ئەو میثاق شەرەفە ئیش بکات ئەگەر هات و یەکێک لادا دیار بیت بۆ خەڵکە ئەوە لە میثاقی شەرەفی وەتانی دەرچوویە دەتوانێت شتێکی وە بدۆزنەوە ئەمە خۆی ئەسڵەن ئەو میثاقەمان هەر لە مێژە بڕاو کردوتەوە کۆنفرانسمان لەسەر کردووە چەندە دۆمان لەسەر کردووە میثاقی شەرەف لە نێوان هەموو حزبەکان لە نێوان پەرلەمانتاران لە نێوان ئەوانەی کە دەستنە بەغدا ئەنی ئیش لەسەر کراوەوە لە مێژە چەند ساڵەوە پێش ئەمە کراوە بەس بەداخەوە ینی کە شتێک دەکرێت پێویستە بەدواداچوونی بۆ بکرێ ینی ئەوەی مشکلە ینی ئەوەمان هەیە ینی ئەوە بەس پێویستە ینی بە تەواوی ئەوانی کە دەستنە بەغدا ئەوانی کە لێرەنە پەیوەندیان پێکەوە هەبی لەسەر بنەمایەک و لەسەر دەستورێک ڕێ بکەون ئەو کات بچن ئیش بکەن مەسەلەن کە پەرلەمانی کوردستان هەبوو بەرەی کوردستانی پژگیریە کرد تەسەور کە بۆ ئەو هەم بڕیارانێک کە پێشترێ دەدرا لە پەرلەمانی کوردستان کە بەرەی کوردستانی هەبوو هێشتان حکوومەتیش هەبوو بەڵام هێشتا بەرەی کوردستانی زیندویەتی خۆی مابووە پشگیری دەکرد ئەو بڕیارانی کە دەرچوو هەموو وەکودەری لە ڕێگەی ئەوانش پشگیریان دەکرد بۆیە ئەم میثاقانە کە هەبێ دەبیتە پشگیری بۆ ئەوانە بەڵام حەزەکەم لەوەی ئەگەر مەجارەی باسی ئەوەی
دستور بکەی مثلا بۆ باسی دەستور ناکەی دەستوری کوردستان لەمێژە دەبیستین ینی پەرلەمان مناقەشە دەکات جان دروست دەکات و ئامادەری بوو دەنگدان دوای ناشتە دەنگدان ئەوەی مشکلەی لێک لە مشکلە گەورەکان ینی بزانە ئێمە چەند کەم تەرخەمی لەو بابەتە ینی پەرلەمانی کوردستان لە خولی دووەم ینی دەستوری هەرێمی کوردستانی تەواو کرد ینی هیچ شک و گومانێکی تێنمە ڕۆژەکەشی دانرا ینی بدایەت ینی سەرەتای لێوێ هەندێک لایەن هەبوو هەندێک داواکاری هەبوو تەمان داواکاریەکانیش جێبەجێکرا ڕۆژەکەش دانرا بەڵام ئیتر ئەمە زۆرە ینی من ڕێی خۆم لەو بارەی تایبەتی هەیە بەڕاستی هەندێک ڕێیکەش دامێ هەنوو زۆر بەزەخی جواب بڕین ینی ڕاستە مناقەشە هەبوو لە داخل بەڵام ئەوە ئیشی بەغدا بوو بەغدا ئەوانە یعنی ئێستا دەمیز ئەو وەسیقەیەش بینم محمود مەشەدانی کتابی کرد لە ماجی حوتی 2009 باسی ئەوەی کردە ئەو دەستورێکی ئێوە خەریکن مەسەلا ئەو سەغەراتانە هەیە لەگە دەستوری عێراق بۆیە ئەگەر ئەمە بماتمانوێت بڵێ مانعینە دەنگدان لەسەر دستوری کوردستان مانعەکان ناوخۆی خۆمان بوو یان دەرەکی بوو نەخێر ناوخۆینە بەڕاستە بیداهێت وابوو بەڵام ئەمە حەل کرا چونکە ئەو کات گۆڕانش حزب نەبوو لەناو ئەوە نەبوو بڵێ بتوانی شەخص بوون ئەوانە داوایان دەکرد شتیان دەکرد ئەمە بەس ینی ناوەڕۆکی دەستورەکە چونکە تو هەر شتێک دەکەی دەبێ لەگەر دەستوری ئێستاش ئەمە ئەو کێشەیەمان هەیە مەسەرەن هەموو شتێک ئەوان بەغدا دەبێت لەگەر دەستوری عێراق یەکبی بۆیە ئەگەر بەهاتا بە ئێمە چارەسەرێکمان بدۆزی بایەوە ئەو دەستورە بە هەر شێوەیەک بایە وهامان تاخیر نەکردا باە بەغداش بێ و ئەمریکاش بێ و بێ سەفیر هەموو شتیمە فەرض العمل واقع بۆ ئەو کاتە دستورە کەمانیش دە حتا بەغا شتێک دژی ئێمە کرد بەدەمان گوت بە مخالفی دستوری هەرێمی کوردستانە ئەو چاشی دەکەینەوە بەڵام ئیتر هەر کوت و پڕ دەستورەکە ینی تەزیل کرا لەک تەزیلکە هەروازی لێ هەندێر باشە کە خولی دووەم وازت لێ هینە بۆ ئیس خولی سێم هاتووە دیسان ئیشیان لەسەر کردەوە ئی چوارەم ئێستاش بەتەما بوون یعنی دیارە بەنیازیان نیە دەستور هەبێت دانە دەستورێکی کامیل هەیە بڕۆ ئەگەر چ فەقەرێک هەیە بڕۆ هەولی بدە هەمواری بکۆ ئێستا ینی بەڵام ئەوە نەکرا حەزەکەم پێبینیەک بزێک نقطەکەش هەیە دەمێ باسی خولیەکەم بکەم ئێماوە برای بەڕێزم کاک سیروان دەزانی ئێمە لە دوای 2002 ماجی 11 تقریبا ماگەک زیاتر خەریکی دەستوری هەرێمی کوردستان و دەستوری عێراقیش بووین ئێمە پرۆژەمان هەبوو لەسەرەوەی پرۆژە هەبوو ینی کە دەستوری عێراقیش کۆتایی پێ هات بەس بریا ئەو کاتی ئێمە دەستوری خۆمان پەسەند بکردابایە وەکو چۆن پەرلەمان لە دەستوری عێراق هات وەکو چۆن حکومەت هات وەکو چۆن ئەمە گوتمان کاکە وەرە بۆ لە پەرلەمان هەندێک کەس برادەران گوتیان با ئێستا دەنجێت وتیان نابێت لەبەر ئەوەی با حکومەت نەوەک حکومەتەشکە بێ باشە حکومەت چ عەلاقەت هەیە بە حکومەتت و دەستوری خۆت دابنێ مامۆستا تو بڵێ دەرفەت لە دەستی ئێمە چ بیت لە باوەتی وڵای با من جارێ تێبینیەک بدەم لەسەر ئەو مۆزوعانە ینی هەموو شتێک فرسەتە تۆ دەرفەت کە هاتە پێشەوە نابێت لە دەستی خۆتی ینی ئەو دەرفەتە کە هاتە پێشەوە با بڵێن بڕیاری نێو دەوڵەتی دروست بوو ناوچەی ئارام دروست بوو تو هەڵبژاردنت کرد کە هەڵبژاردنت کرد بووی بە خاوەن قەواری خۆت کە بووی بە خاوەن قەواری خۆت کاتێک کە پەرلەمان دامەزرا هەندێک شت لە ناو پەرلەمانی کوردستانە کرا بوو بە شتێکی مێژووی کۆتایی پێات و بڕایەوە مەسەرەن بڕیاردان لەسەر مەوزوعی فدرالیەت ئەو فدرالیەتە لە پەرلەمانی کوردستان کە بڕیایی لێدرا بناغە بوو لە عێراقیش بۆ ئەو قەزیە مەسەرەن خاڵێکی تر ئێمە لە 11/1999 یاسای ئاڵای کوردستانمان پەسەند کرد لە پەرلەمانی کوردستاندا ئەگەر نەکرا ئێستا زۆر بوو بە ئەمری واقع ئەگەر ئاڵا نەبا ئێستا زۆر زەحمەتە من ئاڵایەکمان دەوێتن هەموو اعتراضیان دەکرد بە قەناعەتی من ئەوە فرسەتێکی مێژووی زۆر گەورە بوو لە دەستی خۆمانماندا دەبوایە ئەو دەستورە بە هەر کەم و کوڕیەکەوە چووە ناتوانین جارێکی تر حەزەکەم ئەو جارێ تەواو بکەم بە هەر کەم و کوڕیەکەوە بوایە ئێمە ئەو دەستورەمان هەبایە باش بوو ئەگەر دوایەوە هەموارمان دەکردەوە خۆ کێشەیەکی زۆر گەورە نەبوو فەقەرەیەک دوو فەقەرە سێ فەقەرە بەڵام شتەکە کەوتە بینی من ڕەنگە نەختێک جیاوازمم لە بۆچوونەکان شتەکە کەوتە بینی ململانەی سیاسی یعنی خلافاتی حزبی دەوری زیاتر دەوری گێڕا ئەگەر ئێمە ناو خۆمانە کۆک بووینایە ئەو خلافەتە حزبیەمان نەکرد باە ئێمە دەستورەکەمان تێدەپەڕاند با بەغدا ناڕازی بووە بە هەر دەوڵەتێکی تر ناڕازی بووە خۆ وەختی کە ئێمە
ئاڵای کوردستانمان پەسەند کرد دنیا هەمووی ناڕازی بوو لە ئێمە ئەموو دەوڵەتانی دەوروبەر هەمووی ناڕازی بوون لە ئێمە کاتی هەڵبژاردنمان کرد هەر لێمان ناڕازی بوون یعنی ئێمە ئەو وەختە بە قەناعەتی من نەتیجەی ململانەی حزبی و سیاسی خۆمان وای لە وەزعەکە کرد کەوا ئێمە ئەو دەستورەمان تێنەپەڕاند دەبوایە تێمان پەڕاندایە هەر کەم و کوڕێکی تیابایە ئێستا هەموارمان دەکردەوە ئێمە بەڵێ مامۆستا پرسیاری ئێمەی دوایی بۆ هەردووکتان ڕۆلی پەرلەمانی هەرێمی کوردستان بۆ پاراستنی ئەم قەوارەیە قەوارە پەرلەمانی کوردستان دەتوانێت ڕۆلێکی تا ئێستا گیراوە ینی بوویە ئەگەرێک کە ئەم قەوارە بەردەوام بیت بۆ ئەو 32 ساڵە لە هەموو ڕەوشەکانی جیاجیادا ینی زروفە زەحمەتەکاندا ینی توانی خوب ڕاگر ئەمری خۆی درێژ کرد بێت یان ینی ساڵێک مەثەن ئەوە کرد بیت مەثەن ئیضراب کرد بێت یعنی هەمووی بەس بەڵام توانی بەردەوام بێت و ببیتە ئەگەر بە بەردەوامی قەوارەی هەرێمی کوردستان ئێمە دەمانەوێتن پرسیار بکەین ئەم پەرلەمانە دەتوانیت لەو ڕۆڵە بەردەوام بیت بۆ پاراستنی و پشتەوانیکردنی قەوارەی هەرێمی کوردستان بەڕێ ئەمە شکۆی میلەتێکە پەرلەمان ئەگەر بێت و پەرلەمان بە ڕۆلی خۆی هەستێ و ینی جیابێتەوە لەوە مەسەرەن خۆی حزب ڕاستە دەوری هەیە مەسەر ئەو حیزبانەی کە لە ناو پەرلەمانیشن یعنی کە دەبێت لە ناو پەرلەمان کە پرۆژێک ئامادە دەکەن پرۆژەیەکی نیشتیمانی نەتەوەی پرۆژەیەکی گەورە دەبی لە فراکسیۆنەکانی کە بێە هەوڵ بدا لەگەر خۆی ڕابەت بکات پێکەوە ئیش بکەن نەک بەو شێوەی کە ئێستا هەیە ینی وەکو ئەمان وەکو ینیگە پەرلەمانێک بەو شێوەی بی ینی ئەمە دوورمان دەخاتەوەی کە قەوارەی هەرێمی کوردستان بە سەلامەتی ببینێتەوە بەڵام ئەگەر بێت و پەرلەمانی کوردستان تۆکمە بی ڕێک بی و ڕۆلی گەورەی هەبی و هەیبەتی هەبی و دەنجی خۆی هەبی بتوانانی بەرگری لە خۆی بکە بتوانانی بەرگری لە یاساکانی خۆشی بکە کە دەردەکە پەرلەمان دنیا مەجبورە ڕێزی لێ بگری بەڵام دەبی ئێمە پێشتر ڕێز لە خۆمان بکرین ئەو کات خەڵک ڕێز لێ وڵاهی بەڕێی من ینی پەرلەمان دامەزراوەیەکی زۆر گرنگە بەڵام دەبێت ڕەچاوی خاڵێک بکەین ئێمە دەوڵەت نین کاتێک کە دەوڵەت نین زۆر شت کاریگەری هەیە لەسەر ئێمە کێشەمان هەیە لەگەڵ بەختە ئەمە فاکتەرێکی گرنگە کە کاریگەری هەیە لەسەر هەرێمی کوردستان هاوکێشە هەرێمایەتیەکان بە چواردەورتە کاریگەری هەیە لەسەر هەرێمی کوردستان هاوکێشە نێو دەوڵەتەکان لە ناوچەکەدا هەمووی کاریگەری هەیە لەسەر هەرێمی کوردستان بۆیە بەڕێوەبردننی ئەم دەستگا و ئەم موەسسەساتانەی هەرێمی کوردستان دەبێت لە چوارچێوەی پاراستنی ئاسایشی نیشتیمانی و نەتەوایەتیدا بێ هەموو ئەو برادرانەی کەوا دەچنە ژێرباری ئەو مەسئولیەتەوە دەبێت هێڵێکی سوور دابنێن لەو هێڵە سوورە دەرباز نەبن چونکە دروستکردنی هەر کلێنێک لە بینی لایەنەکاندا دەبێتە مایی کارەساتێکی گەورە ئەم ئەزمونە ئەزمموی ملەتێکە بە خوێن بە فرمێسک بە قوربانیدان بە ئەنفال بە کیمیاباران بە ماندووبوونی پێشمەرگە بە جگەرسووتانی دەیان دایکی ئەم کوردستانە دروست بووە بۆیە دەبێت هەمومان لە ئاستی مەسئولێتێکا بین ئەو مەسئولێتە لەسەر شانی خۆمان بەباشی بین بڕێوە و ئەمەش دەبێت بۆ مێژوو تۆمار بکرێ کە تۆ لە دوای قۆناغێکی زۆری سەختی خەبات و ماندووبوون و خوێن و ماڵوێرانی ئەم ئەزمونە هاتوۆتە پێشەوە ئەمە هی ئەوە نییە بچی مزایداتی پێوە بکەی یا بچی هێڵی سووری نیشتیمانی و نەتەوایەتی ببەزێنی بۆیە ئەحزابی سیاسی کوردستانیش ملمەنەیە مەسلەیەکی شەرعیە ینی طبیعیە تۆ ململانێ دەکەی بۆ گەیشتن بەدەسەڵات بەڵام کاتێک کە گەیشتی بەدەسەڵات زۆر فەرقە لە بینی کەسێک کە لە بواری سیاسیدا کار دەکات وای لێ نەکەین ئەم وڵاتە 24 ساعتەی خۆ ئێمە لە هەڵبژاردنداین خۆ دەبێ مەرحەلەیەکی استقرارەتە بێ کاتێک کە لە هەڵبژاردن تەواو بووی تۆ لە پیاوێکی سیاستەوە دەبیتە پیاوی دەوڵەت کە بووی بە پیاوی دەوڵەت چ لە مؤسسەی پەرلەمانیش بکەی یان چ لە مؤسسەی حکوومەت ئیش بکەی دەبێ ئەوە لە بەرچاوت بگری تۆ پابەندی بە چیەوە پابەند دەبی بە دەستورەوە بە قانونەوە بە یاساوە بەڕێنمایەکانەوە کە دەردەچن لەبەر ئەوە نابێ ئەم وەزع بکەیتە وەزعێک کە تو 24 ساعتەی خوا لە هەڵبژاردن دایت و بیتە سەر تەلەڤیزیۆن و ئەمە کە بەوەکەی تر تەشکیل بکە دەبێ لە چوارچێوەی یاسادا مامەڵەکان
ببردرێ بەڕێوە و قوربانی ئەم ملەتەش لە بەرچاو بگیرێت. زۆر سپاسی هەردووکتان دەکەم هەردوو مامۆستای بەڕێز مامۆستا نیعمەت عەبدوڵڵا سەرۆکی پێشووی یەکەتی پەرلەمانتەرانی کوردستان و ئەندامی خۆلی یەکەمی پەرلەمانی کوردستان و مامۆستا سیروان کاکەی ئەندامی یەکەم خۆلی پەرلەمانی هەرێمی کوردستان و ئەندامی ئەنجومەنی نێنەرانی عێراق لە یەکەم خۆڵ و ئەندامی پەرلەمانی عەرەبی 5 ساڵ لە قاهرە. زۆر سپاسی جەنابتان دەکەم. بینەرانی خۆشەویست تا جارێکی تر بگەینەیەک خواتان لەگەڵ بێت.